لحديثك صحيح دهتوا في غمري عزيز خوشويسمان صلى الله عليه وسلم روجك بالصحابة كان يفرموا كيف أنعم وقد التقم صاحب القرن القرن وحنى جبهته وأصغى سمعه ينظر نحو العرش ينتظر أن يؤمر أن ينفخ فينفخ. چۆن دڵم خۆش بێ، چۆن لە خۆشیدا بژیم بە جۆرێک بەردەوام پێ بکەنم لە کاتێکە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ کە یەکێکە لە چوار مەلایکە گەورەکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەفەرمێ ئەو کەڕەناو شەیپورەی کە دنیای پێکاول دەبێ بە فەرمانی خوا فووی پێ ئەکات، وەکو شاخێک وایە شاخی ئاژەڵ و شت چۆنە، بەڵام شێوەکەی خوای گەورە خۆی دەزانێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ ئەو سوورە ئەو کەڕەناو شەیپورەی بەدەمەوە گرتووە و ناوچاوانی داخستووە و گوێیەکانی بە گوێی خۆی ئاوای گوێ ئەگرێت، تەماشای عەرشی خوا دەکا. لەو ڕۆژەوە کە خوای پەروەردگار ئەو کەڕەناو شەیپورەی پێ بەخشیوە کە فەرمانی پێ کردووە کاتێک کە نەفخی سوور لێ بدرێ، لەو ڕۆژەوە داینەناوە بەدەمێوەیە. ئاوە تەماشای عەرشی خوا دەکات، چاوەڕێی ئەوەیەتی فەرمانی پێ بکرێت، خوای گەورە بفەرمێت ئەی ئیسرافیل فوو بکە بە کەڕەناو بە شەیپوردا دنیا کاول بێت. چاوەڕێی فەرمانی خوایەتی، کەواتە قیامەت زۆر نزیکە. ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێت چاوەڕێی ئەوەیەتی کەی قیامەت دێ. هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت کە هەموو ڕۆژێکی جومعە گیان لەبەران دەزانن قیامەت کەی دێ کە ڕۆژی جومعەیە، هەموویان گوێ دەگرن بزان ئەمڕۆ قیامەت نایە، بەڵام من و تۆی یاخی، من و تۆی ئیمان زەعیف، من و تۆی بێڕەحم و بێبەزەی بەرامبەر بە قەبر و قیامەتی خۆمان، ئەوەی لە بیرمان نییە قیامەت، ئەویش حاڵی مەلائیکی خوای پەروەردگارە.